وەکو خۆت باست کردسۆمە ینی وردە ورزی دوێنەکردن لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و بە تایبەتیش لە سنووری پارێزگای هەولێر ئامادەکاریەکانی بەرگری شارستانی بۆ ڕوونەدانی هەر ڕووداوێکی نەخوازرا و یاخودکەوتنەوەی حاڵەتی ئاگرکەوتنەوە دەستی پێکردووە. جامن لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بزانم ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ئامادەکاریەکانی بەرگری شارستانی هەولێر چییە بۆ ئەوەی بتوانن زووتر کۆنتترۆلی ئەو ئاگرانە بکەن کە لە ساڵی ڕابردوو هەبووە بە شێوەیەکی گشتی پلانی باشتر دابنێن بۆی ڕووداوی نەخوازرا و ڕوودا. مقدم شاخەوان عزیز لەگەڵم دەبێت سعید لەگەڵم دەبێت وتەبێژی بەرگری شارستانی هەولێر. جەنابی قەدەم سلااوت لێبێ پێمان بڵێ ئامادەکاریەکانی بەرگری شارستانی هەولێر چین بۆ ڕۆبەڕووبوونەوە یاخۆت پێشگرتن لەو حاڵەتانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبوو بە تایبەتی لە کاتی وەرزی دروێنەکردن. منای خۆی گەورە ئێمە هەموو ساڵێک لە 15 پیلانی هاوینەمانەیە. ئەم ساڵیش پیلانێکی تۆکمەتر و تازەترمانداناوە بۆ زیاتر ڕێگەگرتن لەو بەروبوومە. ئەمان زمان لەو پیلانە ئەوەیە ئێمە ئەو بەرهەمە کشت و کاڵی هەرێم کە دانەوێڵەی خۆراکی ناو دەرەوە دابی نەکات کە سامانێکی بە نرخە بەڕاستی بیپارێزین و ساڵانە بەهۆی ئەو سووتانەوە کە ئێمە زەرێکی زۆرمان پێکەوت بۆیە ڕێگەگرتن لە سووتانی ئەو بەروبوومی کوشتکاڵانە وەکو ئەرکێکی خۆمان زانی و پارێزگاریکردن لەو سامانای کە هەمانە بۆ پڕکردنەوەی دانەوێڵە. بەنسبەت میکانیزمی کارکردنی ئێمە هەولێرمان کەوتە 4 بەشەوە لە شەقامی پیرمامەوە هەتا شەقامی کۆیە. ئەو بەشەیان بەپی ئەوەی کەوا چەند بنکەیەکمان هەیە لەوێ کەمتر تیمەکانمان لەوێ لە شەقامی کۆیە بۆ شەقامی مەخمور ئەو سێ تیممان لەوەیە منتیقی ئەشکە و سەقا و دێگەڵە و کەس نەزان و ئەوانە لەگەڵ ڕزگاری ئاگیان لەو منتیقەیە و تیمی جێگیرمانەیە و تیمی گەڕۆکیشمانە بێ لەوێ بنکەکانیشمان و کووتم نزیکە لەوێ. لە شەقامی کۆی بۆ شەقامی مەخموش ئەوێ لەبەرەوەی کە مەسافەیەکی زۆری لێە بۆ جوتیاران کە ساڵانە گەنمی و جوێتی ئاچێنن 5 تیممان لەبەیە بەبەردەوامی و لە شەقامی مەخموری بۆ شەقامی مووسڵ بە هەمان شێوە 5 تیمانەیە لە شەقامی مووسڵیشەوە بۆ شەقامی پیرمام منتیقی جێژنیکان و بەحرکە و منتیقەیە 5 تیمانەیە. واتە کویت ئەو تیمانەی کە لە ئێشگریدا دەبن چەند تیمتان تاوەکو وەرزی دروێنەکردن تاو دەبێت چەند تیم لە ئەرکدا دەبن بە شێوە گشتیەکەی ئێمە هەموو بنکەکانمان لە ئەرکی تاوا بەردەوا من 13 تیمی گەڕۆکیشمان هەیە لەو شوێنانەوەکو سێبیران دیبەگە و شەمامک و بەرحشتر و سەیدان و ئەو شوێنانەی ئەو قەزا و ناحەیەیانی کە بنکەی بەرگری شارستانی نییە. ئێمە تیمە گەڕۆکەکانمان لەوەیە و جێگیرمان کردوونە بۆ هەر حاڵەتێکی لە ناکە و لەو شوێنانە جگەلەوە یەک دوو ڕێنمایم پێ بڵێ کە گرنگ بن و لە ڕێگای کورساتەوە بگاتە جوتیاران ئێوە ڕێنمای بە جوتیاران بدەن بۆ لە کاتی وەرزی دروێنەکردن تووشی ڕووداوی ئاگرکەوتنەوە نەبن. ئێمە یەکەم ڕێنماییمان ئەوەیە کە ژمارەکانی ئێمە بزانن بەڕاستی و برا جوتیارانە و ئەو شوێنانی کەوا وەکوتم گوندەکان ئەو گوندانێکەوە تیمی جێگیرمان بۆ داناون ژماری تیمەکە بزان و ژماری ئێمەش بزان واتە لە ڕێی مختاری گوندەکانەوە لە ڕێی جوتیارەکانە کە لەوێ دەغڵودانیانەیە کۆنتاکێکی باش و مانگێکی تەواو هەبێ لەگەڵ ئەو تیمەی کە لەوەیە بۆی هەر حاڵەتێک بێت بە زووترین کات ئەوان هەماهنگگیەکە بێت لە بینیانە زووفریانکەون یان حاڵەتێکیان بینی ئەوان ئاگادار بکەنەوە بۆی کارەساتی گەورەی نەکەوێتەوە ئاگریشی گەورە نەبێ و ڕێنماییمان ئەوەیە لە کاتی دوورینەوە لە کاتی ئیشکردنە بەی شێوێک لەناو دەغڵودانە کۆسەرە و لەحیم و ئەو بابەتانێکەوە ئاگر دروستەکەن و شەرارە دروستەکەن بەکارنێنن و شیولێنێن لە ناو دەغڵەکانیان زۆرجار ئەو ئاگرانە بەجێ دەهێڵن بەهۆی باوە ئەگوازرێتەوە و ئاگرەکە لە کۆنتترۆل دەرەچێ و فرێدانی جگەرە و ئەو ڕێنمایانی بەڕاستی کە چەندین ساڵ ئێمە دووبارەکەینەوە جگەرە کارەساتێکی گەورەیە بەڕاستی هەموو ساڵێک ئێمە بەهۆی جگەرەوە چەندین حاڵەتی ئەوهامان نەبێ واگە گومانیان لە کەسێک ئەبێت مەسەلەن بەدەستی ئەنقەز ئەو شتانە بکات بە هەمان شێوە هەم ئێمە ئاگادارکەن و هەم هەمانگیان لەگەڵ ئاسایش و پۆلیسی شاهبێ بۆی هەموو لایەک سەلامەت بن و ئینشەڵا بەروبوومی کوردستان هەر بەرەو پێشەچێت و هەم بۆ ناوخۆ و بۆ دەرەوەش سوودێکی زۆر دەبێت. دەستەکان خۆش بێ کاکشەخوا دەست خۆش بێ. بەڵێ سۆما ئەوە جێبیست بووی ئەمە ئەو ڕێنمایی و پلانانەی بەرگری شارستانی هەولێر بوو
بۆ ئەوەی ئەم ساڵ جیاوازتر بێت لە ساڵانی ڕابردوو هیچ ڕووداوێکی نەخوازرا و یاخود ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە کاتی وەرزی درێنەکردن لە سنووری پارێزگای هەولێر ڕوونەدات.